کوڕینە ئەوسا زۆگە لە باشە نەخشە لەگەن مەکەش مام ساڵە دەزانێ ئەوساتن ئەحمەتەک باریە ئەمە بێ سەبر و تەحەممولین مادەم خوا ڕازیقا کەس نامی لە برستان بەس ئیتقاتیشمان نەمایە ئەحمەد لە بابت مام ساڵح کوی دەرێ و هەیە کوڕم ئەنگۆ برانیتان نەدیتیە ئیشاڵە ناشبیدن هەنجستان دەبوت مام ساڵح تۆ گرانەکە دەبیر دێ بەرێ بەبیرم دێ کوو بەبیرم نایە وەچ عەسکەر بەناو گوندان وەربوون چەند زەخیرە و دان و مان و زەخیرە هەبوو گەنم و زۆ هەمیان تێکەر کرد و هەمیان شۆڕ کردەوە ناوبیرێ کوو بەبیرم نایە مام ساڵح چەند قسانە سوا بزانم هەر هەینە فێر بووی بەس ئەوەندە ئیسفادەم لێکردن دەگەر یان دەچمە گوندان ئەشیان بۆ دەکرێت ئەوەندە شەر باشە مام ساڵح چێخوا من سبەینی لە ئاوایی نیمە خێر ئینشاءالله عەولا هەر خێرە ئینشاءالله ئەوە بە تەمامە سبەینی لەگەر مندارەکانی خۆم و هەندێکی ئاوایی بچینە زورجی زورگ بەرێ زورجی گوتم بە تەمامە بزانم ئەو دوو لات شکارتەی مارێفاتم بێوە ژنیان پێی نادورمەوە شدم بیلا ئیشەش چاکە دەستا خۆش بێنێ ئەرێ وەڵڵاهی نارێم ئەمەش گوتمە فەقیرەی بێ کەسە لە ئاوایی خوا خێریان بنووسی خێرە و من زۆرە یەک دوو خەزناکگەنمیان لۆ بە عادی وە کردی و ئەمەش دەچینەوە وەردەجێڕی وای لەو خێرەی ئەرێ وەڵڵا خێرە ئەو زەرزانی چیا عەولا با هینانەوە و جەنجەڕ و خاوێنکردنەوە ئەگە لێ بگەڕێی عائیلی برادبی مەمنون دەبم ئای خوا خێرت بنووسی ئەرێ وەڵڵاهی کاکە خوا خێری هەمووان دەنووسی ئینشاءالله بە حەول و قووەتی خوای ئینشاءالله ئەوجا گوتم ئەمن بڕۆم بڕۆ بەس دەزانی چ بکە بەرێ نیوڕانەوەش خلاص بوون نیوڕام هەر وەختە خلاص بوون ئینشاءالله زووتریش وەرنەوە ئێرکوان دەرێمە جەواهیری شیوەش چاچان لەبۆ لێ لەبوو هەمووتان پێک و نانەکەی دەخۆ دەستەکان خۆش دەباش دەباش ئەمن دەچم وەی سەرسەر و یا سەرچاو الله خدا حافیزتان یا ڕەبی گەلە بەخێر بێ مام ساڵح زۆر ئەنتیکەیە بە پانایی یەک شەقاوی لەو سەری تەبارەی لە ئەو سەری تەبارەی گوڕبنیان کردیا یعنی کو گوربڕیان کردیا ئەرێ وەڵڵا یڕۆ ئەوەی گوربی پێوان نێشتیا وا لە دڕدەی وەختە بەرێ مام ساڵح گوربڕیان کردیا قاسکەکان لەگە هەر نەقەراندیە بەرە بەرێ بەس گورەکەیە عەلی بە مەزەندەی خۆت بە مەزەندەی خۆت پێ من نا بە عەقلی تو دەبی ئەوە چێرە شک نەبی یان ڕیوی نەبی ئەوە ئەو گرانە هەموو خودتان دەبی کورە مام ساڵح چاوەکەم ئەمە چێرشک و ڕیمان دیتێ بستە ناوبیستانی بەس وەڵڵاهی قەت نەمازانیە گورەگەنمی قوتکە ئەگە ئاخر زەمان بی دەنا کولۆیە هەر کولۆیە کاکە مام ساڵح ئەگەر کلۆ بایە قاتی یەک دوو قڵم بەبەر چاوی هەدەکەت ماخرا ئەوە دەرێ بەدەستی لێکرایتەوە حتى عەلی زۆر ئەنتیکەیە ئەوە دەبی چ بی وەڵڵاهی چ بی مام ساڵح بەخۆشم چەندی فکر دەکەمەوە وەختە شێت بم نازانم ئەیقەی چیە بگرم و بە چیە برێم بە کەس مەرەی دارێ پەرەی مەکە هەتا یەک دوو ڕۆژی دی سەرەداوە هەر بە دیار دەکەوی عەلی چێ دەرێت تەیری توار نییە وەڵڵاهی برێم چ مام ساڵح ساڵح لەوەتی گەرمادا هاتێ دەبینێ قاوە سبەینان لە خیسڕۆ دەدەی پێم ناری لە شێ وەڵڵاهی مامچێخوا ئەخۆی ئەمن بزانم ساڵح ناوە ناو ئەوە غەیب دەبی ئەوچە نازانم نە لە خروەتە نە لە مناجاتە بە عەقلم شەوانش خەوی نییە چت گۆ ساڵح وە نییە دەست لە ئیشی من وەرمەدە و خۆ لە ئیشی منە هەرمە قوتێنێت تێدەگەی باش نییە عەوڵە ئەمن ساڵە وەمەکە هەرەتەی ئاقارت بکەم و سەر لێ بشوێنم وەڵڵا ساڵح هەر ئەوە بکەم بوو خوا قبول ناکە لە چ بکەم نییە عەوڵە حدودی خۆت باش بزانە ئەمن ئیوەی نیمە ئەوەی هەستی و دابنیشی بە من ڕابێنی ئەمە ساڵح توشمان پێدەرێن ساڵح توشما وەمەکە بدورمەوە و نەفەس بڕ بکەم تێدەگەی
ئەولا واز لە ساڵحی بینە دیارە سەرت دەخورێ. کاکە ساڵح حەوکە ئەمن ڕجوع بوومەوە برا پیاو چای بۆ تزبیعی تو دەکەی وەڵاهی هەترەشی دەچی ئەوڵا ئەوەش ئیشی خۆی هەیە تەزبیعی هەموو کەسەکی نییە لە دەستی بگری واز لە من بینە دەنە ئاخیرە باخ خۆ تێدەگەی ئاخیرە باخ معنای چییە یان تێت بگەینم باشە بابە ساڵح باشە ئەرێ چێخوا گوتی ساڵح چی تچمە وازانم. باشە بابە باشە ساڵح تچمە ئاخیرە باخ باورت بۆ خوایە بیبام چێخوا ئەمە سەرم زۆرمایە قەت شتی و هام نەدیتی هەوکە باشە بابە ئەمە زانیتمان کاکە وشی دەکەن گورە گەنم یا گورە جۆ دەکەویتە ئاردی خڕ دەکەنەوە وە ئەوە هەر گورە گەنم یان گورە جۆ لە قەدی لچی خۆی ڕاست لیان قەتانیتیان لێکرایەوە زۆر عەجیبە. باشە ئەوڕۆ دەغری چیان وەرێ کردیە؟ دەغری مێرێمێ ئەمە ڕەزای لە نای لە کوژرای. باشە ئەو لە بەمەزەدەی تو ئەوە سێ دەعبایە بنیادەمە چییە ئەو دکرێ بۆ خەرکەی دەکات چێخوا ئەوەی یەک باورت بۆ خداهێوی لە حەیاتی خۆم ئەم شتی وام نەدیت. لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. خارە ئەوڵە چ بکەین چارەمان چییە؟ وەڵی کوڕم برێم چێ ئەمنش سەرم سوڕمایە نازانم ئەوە چ بێ زەمیرەکە چ بێ ویژدانەکە ئەوها لەو خەڵکەی دەکاتن. ئەوە چێ دەرێەوە بنیادەمە باشە ئەدی چییە ساڵە فۆقاتی نارێت لەمە چێتر و ئەجندە ناویشانە دەکەن لۆنا نابی دەی ساڵح دەیە جەهر ئەوە ما ببزانە و عالم هەموو زەندەق بردی ناکەی بە لەمە چێتر و ئەجندەکانت ئەو زۆلۆ تا معلوم دەبی کەنجی ساڵە وەشی تەبارە گورە گەرمی پێ و نما و لەو گۆڕێ ما و عالم دەستیان بەربووهینی حەی مام ساڵات و کابراایکی بەدینی ئەگەر شتێکمان لۆکەی ئەو بەلایمە لێقە بکەیەوە ئەمن تەقسیریم نەکردیا باشش نییە ئەوەندە دەست لەو ئیشانە وەربدەیت با خەراترمان بەسەر نێ واز بینە خێبرێ مام ساڵە خراپتری چەوە تو چ دەرێ کورە سەندا لەو دوو قەزناغە دەگرەی بدا دیارە احتاجیان پێ بووە واز بین و واز تاقیبیان مەکەن کێ مام ساڵە تاقی بچێ نەکەین ئەی کورە ئەوەی دەی با بالێ تا هەر نەگەڕێنەوە ئاگری تێبەردەن لەو سەرێ تاوسری کورە دوایە بە دەرۆزە دەکەون مام ساڵە تو هێک جاری بە قوڕێت گرت هەی بە خۆیان واز دەینن مام ساڵە هاتمەکردن لۆ دردانەوەی غەمت زیاتر کردین هەی ترسەکەش لەو گۆڕە ڕاوەستی بەکری شەکە جێبەجێ کرد بەێ مام چێخوا جێبەجێ بوو پێ دەسەش چت کرد ئەو لە سەرەداوە شتەکە بەدەست نەکرد ئەو شتێ ئەو مشکلەیە بەخوای چێخوا ئەوەی ئەو ئیشەی دەکا زۆر جاقیە یان زۆر پشتەقەتە زۆر بە مەعلانی ئەو ئیشەی دەکاتن لێ قەت کەسە یعنی فکری لۆ ناچی بەس بە تەسەوری منیش ئەو ئیشەی کە دەکاتن بە شەو دەکاتن چت گۆ مام ساوی مەلێ ڕاست دەکەیت ماڵباوە ئەمش هەوای تێگە ئەو لە معنایەوەیە دیتنەوەی گەلە زەحمەتە و مادیبوونیشتان بێ فایدەیە ئەرێ بەڕاست مام چێخوا ئەمە لە ئاوایی کەسمان هەیە تۆی نەکردبی یا شکاتەی نەبی ئەو لە ئەمە یەک کەسمانەیە و ئەوی جێ شک نییە باشە چێ ئەو کەسە سادە ساڵە تیشمە ساڵە تیچما ئەو لە خراپتە بەشان دەکەی دەرێ شکت چێخوا پیاو دەبی لە ئاوی من بترسێ بەنیادەم شیری خاوی خواردیە مەسوومیش نی لە غەرەت ئەو لە ئەمێن لەگە ساڵە هیچ پێ ناکرێت ناشتانە برێ شکم لەویە ڕاستەکەی چێخوا ئەمنیش نارێم شکم لەویە بەس چ ئەودا چ واز لە ساڵحی بینە کاکە ئەو نییە باشە بابە باشە مام چێخوا با قسەی تو بیتێ
بەس ئەگەر ئەمن هەوڵا بم دەبی ئەو شەو گەردەی ئاشکرا بکەم. هاکۆ عوسمان بڕوا بکە بەس بێتم برێ مامچێ خوا دەستم کورتە ئیدارەم ناسوڕێ و تەقسیری لۆ ناکەینەمە بەس نەک ئەوها دەغری عالەمەی نێژ ئەو کابرایە ئەگە بنیادەم بێ عوسمان بریاوە گوت بە ئەمام شێخوا ئەو کابرای بە هەمام سعادە ماز بەکرد بوو بنیادەم بە وە نییە ئەگە بنیادەم بی ئەگە بنیادەم بەس نازانی چی ئەمە لۆمان معلوم نەبوو تا ئێستا. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دورة أولا دانش 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 يا الله وبيدك أنا أولا والله شيخوا أقر رخصت بي حزم ذاك اللي قرأته بتنيا شيخ سامكين دور رخصة اسمع مري شوفوا استبروا عليه لو يشكك الفاروقي زين لونها زور باش لو ربع سلام شيبخه إن شاء الله لو ربع زوروا إن شاء الله ايه عولا خيرا شيخوا قرتم شي عولا قربر هو براسيتها بريت شيخوا أري والله باشم قرد لسا إيشكشم قرد شي عولا كود قرد با لو شيخوا بجرمو أو روس بين باش نوێژی بەیانیان فکرەکەم بۆ هات مەدەرێ ڕێک لە گوندی بە دوورکەتم گوتم بزانم شێ زوو لە گوندی دەستە دەرێ دیتم والله كرة أوهامي والله صالحة وبصالح بيتي أحمد كرة هوا صالحة أوه تواوا كرة وشي أول سوى قش دغري مالي مام حاجة عمشيني أحمد برونا شتو توربي بيه توربا بابي واشي يكون حتى فينا كان قربان والله تسبيح سنة قربان والله تسبيح سنة شمسة قمان يتمسمنا قرب الله جال مشم قرب الله جال مشم قرب الله جال مشم قرب الله جال مشم قربان والله تسبيح سنة قربان والله تسبيح سنة شمسة قمان يتبسمنا شمسة قمان يتبسمنا قرب الله جال من الشام قرب الله جال من الشام ويواي قرب الله جال من الشام قربان والله مبرسخ سنة شمسة زفرت مزمنة شرب الله جال مشام قربان والله تسبيح سنة قربان والله
ئەتووی سالە كنا عولا ما قربان الدبو أمر كرد ما تونكي ما قربان الدبو كنا عولا ما قربان الدبو سترم كذا خير الدبو كنا دراك ولا كينا على الحياة دزي باشە سالە ئەمن بە من برێ ڕۆژێک لە ڕۆژان ئەمن چێخوا خەرچی گوندی تەخسیریمان هەبووە لە بۆ تو أولا ما قربان الدبو أمر كردم أنقو مكان زار أو زاري كنا رزقارم كا توبة توبة 6,000 زار توبة حتى حياة ما من إشوانكم حرامي نقوم شتي لس الشتي خواي لس دستيتو حتى أبن لو كنت ما بم في بقوالي داننم إيش نابزينكم بس أوزار السترمكا سالە مادام وعدت دا و تۆبەت کرد بەس تۆبەشی یەقین و تەواو بیتن وعد بی لە من و لە چێخوا و لە خوای زیاتر کەس کە پێ نەزانی لە ڕاهی خوش ئەوە ئەمن عەفوم کردی كاك عوضة قربان دبو أتو شي خواي لبير مكا لو ما تشخواش بري عفومكا باشە سالح باشە ئەمن دەبی بە چێخواش برم کاکە برا گەورەیە ئەمە نابێت چی لە برا گەورەی بشێرینەوە کاچ خۆم هەستە سالح تیچ باوزە هەستە بێ وەرە دوو ئەوجا ئەوها چێخوا ئەمن عەفوم کرد لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم بري أو صالح أو أتوبي كاكا أولا أو أمني دبر خاتيتو لي قرين ما دام إن شاء الله خواست لكري أو مش ستري دكين بس أولا أتور بيم بري أما تينا جيش أتو أو تسيدا قد أتو ستي قد أتو شي وها قرتت أتو كان جوا زمان زامبوي كراتو چێخوات دەرێ هەی لە من نەکەوی ئەرێ وەڵاهی ئەمنە خەروتەها 56 برادرم هەیە هەنە ناو قەیسەری هەولێری هەمووی هەولێرەکانی قەدیم هەم تێکەرم لە گەریان کاکە قابلە دوو کەلیمە تورکی نەزانم قابل ئەمن لە ساڵ دوو کەلیمە تورکی زیاتر فێر نەبوو أريد أفري والله أولى بقرآن كله والله زيد شيء بس بيمري أو تسيدا قد تورشي أتو ستي قد يعني سمتين عقب دەیگۆ بە قوربانت بم تەزبێحەکەم کەس شک ناکە بەتو يعني شقلة هناك بتسبيحك دەیگۆ بە قوربانت بم تەزبێحەکەم کەس شک ناکە لە من بەتو إيه دەیگۆ لە بۆ هاتیمە لە بۆ قەرپەی يعني لو قول بريني گوربڕێنێ قەرپەی لێوە بینیتن ئەو های دەگوت أجي باشا دي أولى مع هيتو معناه يتسبو أتو ستي قد دەمگۆ بە قوربانە دەبم بەرچیقەکەم کەس زەفەر بە من نابا بەتو إيه هاتیمە لە بۆ شرپەی صالح ساڵحی بەتو شرپەی لێوە بین. ئەرێ وەڵڵا شرپەم لێ وەهی ناگوتم بە أي آفرين عودة عليه والله رأسي أقول تدري هر زلام هر زمان شو بزاني يعني بني آدم شيء يعني تو يستطرشي نزاني بقى أو هالجواب صالح ندد أبو تياوله والله آفرين عليه والله بابا عولة أول برخاتي تو أما دي خوش دبينو إن شاء الله وناكي تسيدي صالح محتاج بقى إشانة مكاتنا آوائي بس بقى بتوبة توالي یا ڕەبی خوا خێر بنووسی چێخوا ئەوە توش عەفوت کرد ئەمنیش عەفوم کردیا کابراایکی فەقیرە دیارە وای لێ قەوما لە ڕاهی خوای یا ڕەبی خوا خێرت بنووسیتن ئەوە بەینی من و تو ئەو خوایە بیتن براینە دەستکورتی نەبوونی تووشی هەموو شتەکت دەکا بەس ئەمن یەک شتی دەرێم بەجێم بکەن کورە پیاوی باش بن هەرچەند نەبووم بی هەرچەند دەستکورد بی نەدزی بکە نەفێر بکە بە ئاشکرا بڕۆ گشت پیاوەکی موسڵمانی ئیماندار برێ کاکە محتاجم لە ڕاهی ئەو خوایە یارمەتیم بکە زۆر باشترە لەکن خوا و خەرچیش زۆر خۆشەویستتر دەبێت